هەڵاتنی دانیشتوانی ژێر دەسەڵاتی داعش بەردەوامە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا دەیان خێزان ناوچەی حەویجیان بەرەو کەرکووک بەجێهێشتووە و لە ئێستادا ئەو خێزانانە لەلایەن پێشمەرگەوە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت و دواتر ڕەوانەی کامپ دەکرێن. هو داعش على الحدود بس ما يجون بالليل. چەکدارانی داعش لەسەر سنووری ناوچەکەن و بە شەوان نایەن، بەڵام هەندێک جار بۆسە دەنێنەوە بە سواری ماتۆر ئۆتۆمبیل. کاتژمێر 8 شەو بوو، ئێمە ژمارەمان نزیکەی 70 کەس بووین و ڕۆژی پێنجشەممە بوو. هاتینە لای چیاکە لە ناوچەی غەڕە و پەڕینەوە بۆ لای پێشمەرگە. هێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی زۆر جوان و بێهاوتا پێشوازیان لێ کردین. دەستگا ئەمنیەکانی هەرێم گومان دەکەن لە نێو ئەو خێزانانەدا ئەندامی داعشی تێدا بێت، بۆیە لەگەڵ هاتنیان ناوەکانیان بەراورد بەو ناوانە دەکەن کە ئەندامی داعشن و لایەن تۆمار کراون. داعش كثيرين حيل. چەکدارەکانی داعش لە ناوچەکەدا ژمارەیان ئەجگار زۆر لە سای حکومرانی ئەواندا ناتوانین تەنانەت دەردەیم بتاشین. ئەگەر هەر کەسێک ڕیش بتاشێ دەیکوژن و واز لە خەڵکان ناهێنن بە ئاسوودەی بژی. ئەگەر کارمەندێکی حکومەت بێتە ناوچەکە ئەوە چەکدارەکانی داعش دەستگیری دەکەن و دەست بەجێ دەیکوژن. هەرچەندە دانیشتوانی حەویجە پۆل هەڵدێن، بەڵام پێشمەرگە دەڵێت بەشێک لە گوندنشینە عەرەبەکان هاوکاری داعش دەکەن بۆ هێرشکردنە سەریان. ئەوە تیوان هاتنە خەڵژیانی زۆر ناخۆش بووە، ژانێکی کولە مەرگیان هەیە، ئاویان نییە، کارەبایان نییە، خزمەتگوزاریان نییە، مەسە تەندروستیان نیە، منداڵە نەخۆشە بێ ئەمرێ، خەڵکیان نەخۆشە بێ ئەمرێ، بۆ شوێنێک نییە بۆی بچن. زایدەن داعش ڕۆژانە تعدایان لێکا ئەو بەرنامەی کە داعش ئەوێ بەسەر ئەوانە بیسەپێنی حەقەت خەڵ ناتوانێت 24 ساعتەوە تەطبیقکە و پێیان هەزم ناکرێ ئەو بەرنامەی ئەوان لەبەر ئەوە ئەیانەوێ هەڵبێن. دوای ئەوە معەدەل شەڕە لەو مەنتیقەی ئەوان. تارێ تەحالوف لێدا، تاری عێراقی لیانەدا، ینی خەڵکی عەشایەرتیا چێ لەو دی و لەو بۆمباران نیە، لەبەر ئەوە ئەیانەوێ بە هەر جۆرێ بێ خوان لەو کولە مەرگیە لەو ژیانە ناخۆشە ڕزگار بکەن. هەڵاتنی دانیشتوانی حەویجە پێشمەرگەی گەیاندووەتە ئەو بڕوایی خەڵک لە حکومڕانی داعش بێزار بووە. بەو پێی خەڵکی حەویجە پێشتر بەلایەنگیریکردنی داعش بەناوبانگ بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.